لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا جێگری پارێزگاری کەرکووک ڕوودانی گۆڕانکاری لە ئیدارەی پارێزگاکە بەبێ ڕێکەوتنی نێوان پێکاتەکان بە دوور دەزانێت. جەخت لەسەرەوەش دەکاتەوە لاوازی پەیوەندی نێوان ئیدارە و هێزە کوردیەکان کاریگەری خراپی لەسەر کەرکووک هەبووە. أتصور وضع كركوك في الوقت الحالي پێم وایە دۆخی کەرکووک بەم شێوەیە دەمێنێتەوە بەهۆی نەبوونی زۆرینە و تەوافق و نەبوونی توانای گۆڕانکاری. هەموو پێکاتەکان لە بەغدا هێزیان هەیە و لە ئاستی حکوومەت و پەرلەمان نوێنەرانیان هەیە. ڕێوشوێنەکانی ئەنجامدانی گۆڕانکاری پێویستیان بە لێکتێگەیشتنی گەورە هەیە. پێویستمان بە چاوخشاندنەوە هەیە بە دۆخی کەرکووک. متمانە نەماوە لە نێوان پێکاتەکان. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پێکاتەی کورد لە ئیدارە دوورکەوتوتەوە. پەیوەندی ئیدارە لەگەڵ لایەنە کوردەکان لە ئاستی پێویست نییە. تەنانەت لەگەڵ وەزیرە کوردەکانیش پەیوەندی لاوازە. ئەم پەیوەندیەش بە خراپی شکاوەتەوە بۆ سەر خزمەتگوزاریەکان. دەوڵەمەندیەکەی بەنەوت ناوبانگی کەرکووکی بە جیهاندا بڵاو بۆتەوە کەچی دانیشتوانەکەی ڕەتی دەکەنەوە سوودمەند بووبن لە داهاتی شارەکەیان. لەو بارەیەوە جێگری پارێزگار دەڵێت. موضوع أنه ليس كل مدينة نفطية أن تتمتع بهذا الميزة. مەرج نییە هەموو شارێکی نەوتی سوودمەند بێت. بە پێی دەستور نەوت و غاز سامانی سروشتی مڵکی هەموو گەلی عێراقا. بەرهەمێنانی نەوت لە کەرکووک بێدیان بەسرە داهاتەکەی دابەش دەرکێتەوە سەر هەموو پارێزگاکان. کەرکووک تا ئێستا تەنان لە سەردەمی پترۆدۆلاریشدا پشکی خۆی بەرنەکەوتووە چونکە بڕیار لەسەر بودجە نەدراوە. گرفتەکە پەسەند نەکردنی بودجەیە لە ساڵی 2022. پارێزگاکان داهات و دەواازەیان نییە. پشت بۆ بودجەیە دەبەستن لە عێراقەوە بۆیان تەرخان دەکرێت. پەسەند نەکردنی بودجە دامەزراندن لە کەرکووک ڕاگرتووە. پێدانی مافی جوتیارانی ڕاگرتووە. پرۆژە خزمەتگوزاریەکان هەمووی پەیوەستە بە پەسەندکردنی بودجەوە. سەبارەت بە ڕێژەی بێکاری و ڕێژەی هەژاری لە کەرکووک علی حەمادی جێگری پارێزگاری کەرکووک وتی. كركوك حسب إحصائيات وزارة التخطيط بە پێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق و ڕێژەی هەژاری لە کەرکووک بەراورد بە پارێزگاکانی تر لە ئاستی قبولکراودایە. ڕێژەی بێکاری لە کەرکووک لە 100 بەراورد بە پارێزگاکانی تر ئاماژەیەکی باشە. کەرکووک کارگەی نەوتی کیمیایی تێدایە. باشووری ڕۆژئاوای کەرکووک و ناوچەی شوان و ئاڵتون کۆپری هەمووی ناوچەی کشت و کاڵین. بەم دوایانە ناکۆکی لە نێوان هەرێم و بەغدا لەسەر نەوتی کەرکووک دروست بوو. هەردوو لا یەکتریان تۆمەتبار کرد. بەڵام علی حەمادی تێڕوانینی جای لەو بارەیەوە هەیە. كركوك حاليا تابع إداريا إلى الحكومة الاتحادية كركوك ئێستا لە ڕووی ئیداریەوە سەر بە حکوومەتی عێراقا. نەوتی کەرکووک بە هەماهەنگی لە ڕێگەی بۆڕی نەوتی جیهانەوە و لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە هەناردە دەکرێت. بۆیە وروژاندنی ناکۆکی نێوان هەرێم و بەغدا لەسەر نەوتی کەرکووک ئامانجی سیاسی لە پشتە. ئیدارەی کەرکووک لە ئێستادا لەلایەن عەرەبی سونەوە بەڕێوە دەبرێت. تورکمان و کوردیش داوای پۆستی پارێزگاری پارێزگاکە دەکەن بەڵام تا ئێستا هیچ ڕێکەوتنێک لەو بارەیەوە نەکراوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.